بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت ڕۆژێکی نوێ و لە گەشتی شیکاری وەرزشی لە کۆتا ڕۆژی هەفتە لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوانێ و ئەمڕۆژ باسێکی تایبەتی چامپیۆنز لیگمانەیە کە ڕوبەڕبوونەوەیکی تایبەتمەندی نێوان ئەتلەتیکۆ مەدرید و ئارسناڵە کە ڕەنگە بە دیوێکی جیاواز ئەمڕۆ قسەتان بۆ بکەین لەسەر ئەم یاریە و باسی ڕوونکردنەوەی ئەم یاریە بکەین و بەراوردێک لە نێوان ئەم دوو یاریە باس بکەین لەوەی کە لەوەی چی پەیڕەو کرا لە شەوی ڕابردوو و ئەم شەو چی پەیڕەو دەکرێت و گرنگی بە چی دەدرێت و دوورتان نزیک دڵنیام لەوەی کە ڕەنگە من ئەمڕۆ کۆمەڵێ قسە بکەم لای کۆمەڵێ هاوڕێی ئەزیز قسەکان بەخراب لێکدانەوەی بۆ بکە یاخود بە جۆرێک لە جۆرەکانی تر قوبوڵ نەکراو بێ بەڵام لە کۆتایی ئەگەر لەگەڵما بن تا کۆتایی ڕەنگە مەفهومەکە تێ بگەن لەوەی کە باسی چی دەکەین و لەبارەی چیوە دەڵێ تاوان شەوی ڕابردووە ئێمە یاریکی زۆر ناوازەمان بینی و بۆ ئێمەی بینەر بەڕاستی یاریکی زۆر زۆر خۆش بوو و بەڕاستی ئەتوانم بڵێم لەوە چێ لە 10 ساڵ جارێک یاریکی وا بینی لویسنێکی دوای یارەکەش خۆی ئاعترافی کردوتی 15 ساڵە ڕاینەرم هیچ کاتێک یاریەکی بەو جۆرەم نەکردووە وەی جارێکی هیچ چارێکیش یاریکی وا خۆشم ئەنجام نەداوە تەواو من بە چەند خاڵێک ڕوونکردنەوەتان بۆ ئێمەوە بەراوردێکەمەوە بە یاری ئەم شەو یاری دوێنێ هیچ کام نە لە پاریس سەن جەرمان حسابی بۆ بایرن کرد و نە بایرن میونخش حسابی بۆ پاریس سەن جەرمان کرد و هەردوو تیپ بەهێز و توانای خۆی پێداگر بوو لە تۆمارکردنی گۆڵ بەبێ گوێدانەوەی کە چۆن ڕوبەڕووی ڕکابەرەکەی دەبێتەوە واتە یاری دوێنێ شەو داستانێ بوو لەوەی کە من ڕوبەڕوو دەبمەوانێ بەڵام بەرامبەرت ناوەستمەوە لەم دووشەیە تێبن ڕوبەڕوو دەبمەوانێ بۆ بردنەوە بەڵام بەرامبەرت ناوەستمەوە بۆی ڕێگریت لێ بکەم ئەمە یعنی عنوانی یارەکەی دوێنێ شەو بوو کە تێیدا پاریس سەن جەرمان بەنجامی 5 گۆڵ بە 4 گۆڵ لە بایرن میونخی بردەوە بەس بە پێچاوانەوە یاری ئەم شەو یاریەکە کە بەرامبەروەستانەوە و ڕوبەڕووبوونەوەشە واتە ئەمە دیوی بینەر بەجێ بێڵە ئێمە بۆ یارەکە بەڕاستی یاریکی ناوازەمان بینەوە بەس ئێمە کەین شیکاریەکەین باسی بواری تاکتیکیەکەین و باسی و بوارەکەین کە ڕانەرەکان لە کۆڵبۆتۆ یاری ئەم شەو یاریکی تاکتیکی ئاڵۆزە بەس یاری شەوی ڕابردوو بەو جۆرە نەبوو ئەزانی ئەگەر ڕاستتر پێتان بڵێم یعنی قسەیەک دەکەم ڕەنگە خراپ لێک بدێتەوە بەڵام با بە واقعی تێتان بگەن ئێمە بینیمان لە یاری تیپە میلیەکان ئەم ئەنجامانە ڕۆیە زۆر قورسنەم یارە بۆ چونکە وەکو پێم وتن ئەم یاریە ڕوبەڕووبوونەوە بوو بەرامبەروەستانی تیانە بوو چۆن ئەم قسەیەکەین چۆن ئەڵێن لە ڕووی ئامادەی ڕوبەڕووبوونەوەوانێ هیچ کامیان ئەمەدەم سەیری گۆڵەکانی هەردوو یاری بکە یعنی هەردوو تیپ بکە ئەبینی هەمووی لە هەڵەی یاریزانەکانی تیپی بەرامبەرەوە ڕوویە ینی من وەرە من گۆڵ بە گۆڵ کەشیکاریت بۆکەم هەمووی باسی هەڵەکانت بۆکەم گۆڵ یەکەمی پاریس سەن جەرمان کەوارە لە ناوەڕاستی یاریگاوە ڕاستانی سیج بە تەنیا مڕاقەبەیەکە کەسێک نی ئیسنادی بکەلەوەی کە ڕێگری لێ بکەن لە مەهارەی ینی لە مەهارەی کڤارە نەکۆڵراوە تۆ حساب بۆ و توانایە نەکراوە کە لە کڤارایە هەیە گۆڵی دووەمی پاریس سەن جەرمان جوانی ڤێسکە و گۆڵاکە کەم تەرخەمی یاریزانەکانی بایرن میونخە لەوەی کە حسابات بۆ یاریزانێک ناکەن لەوەی کە لێدان بۆستون یەکەم بەم جۆرە گۆڵ تۆمارکە باسی گۆڵی پەنالتیەکە ناکەم گۆڵی چوارەم هی پاریس سەن جەرمان سەیریکەم ڤیتینا لە ناوەندە و تۆپەکە تەوزیعەکە حەکیمی بە تەنیاچێتە نزیک ناوچەی بۆکسی بایرن میونخ دوو یاریزان لە ناو ناوچەی سزان هیچ یاریزانێکی بایرن نییە لای کڤارا بۆی کۆنتڕۆڵ ئەم تۆپە بکە کڤارایەندە بە ئیستراحەت تۆپەکە لێنەیە گۆڵی دیمبڵی عینن شێو گۆڵەکانی بایرن ئێوە گۆڵەکەی ئۆلیسێتان بینی ئەو گۆڵی ئۆلیسێ ئەو پەڕی کەم تەرخەمی پاریس سەن جەرمانە یعنی بەس سەیریگەن ئەو گۆڵە چۆن تۆمارەکرێ گۆڵی لویس دیاس گۆڵی مراقەبەکردنی ئۆپامیکانۆ لە هەڵی گۆڵپارێزەوە کە لاتنە دەرەوەکەی غەڵەتە ئێمە یاریکی زۆر گەورەمان بینی بەڵام هەڵەی زۆر گەورەشمان بینی کە گۆڵەکانی لێوە بەرەمان هەڵە لە ڕووی چیەوانێ لە ڕووی هاوکاریەوە لە ڕووی ڕوبەڕووبوونەوەوانێ چونکە پاریس سەن جەرمان هات ڕوبەڕووی بایرن میونخ بۆ بەبێەوەی هیچ حسابێک بۆ هێز و توانای بایرن میونخکە ئەمە بابەتەکەی و بایرن میونخ هات ڕوبەڕووی پاریس سەن جەرمان بۆوانێ بەبێەوەی هیچ حسابێک بۆ هێرشبەرانی پاریس سەن جەرمان بکە و کۆی گشتی ئەم بێحساباتی ئەو ڕوبەڕووبوونەوەی لێکەوتانێ
ئەگنا ئەگەر ئێمە بڕۆینە لایانی تاکتیکی و بڕۆینە لایانی هێژمارکردنی گۆڵەکان و بڕۆینە ڕووی شیکاری ڕایەنەرانەوانێ لەوە چە 15-20 خاڵ بنووسین لەسەر و یاریە لەوەی کە هەردوو لا چەندە کەوتونەتە هەڵەوە بەرامبەر بە یەکتری لە بەرامبەرەوەی کە حسابی ڕوبەڕووبوونەوەی یەکیان نەکردو. ڕێک پێچاوانەکەی لە یاری ئەم شەوە یعنی ڕێک ئەوە پێچاوان نابێتەوە لە یاری ئەم شەو. ئەم شەو ئێمە لەبەردەم یاریەکی زۆر تەکتیکی ئاڵۆزین لە نێوان دوو تیپە. دوو تیپ چۆن؟ دوو تیپ کە لە ڕووی لایانی بەرگریەوە زۆر باشن، لە ڕووی ناوەند و پابەندی یاریزانەکانی ناوەند زۆر زۆر باشن. ئەستا بە نمونە ئێمە لە پاریس سەن ژێرمان ڤیتینا و نیڤێش و کیمیچ ئەوەندەیان بیر لای تۆپ دابەشکردن و تۆپ دەوزیاکردن و تۆپ بەرەو پێش چوونە ئەوەندەیان لای دیوی بەرگریکردنەکە نییە. بەڵام بە پێچاوانەوە ئێمە لە کوچی و لە کاردۆزە و بۆ نمونە لە باریۆس ئەگەر یاریکە بۆ نمونە لە دیکلان ڕایس و لە زوبمێندی ئەوەندەمان بیر لای ڕاگررتنی یاریەکەیە ئەوەندە بیریان لای تۆپ بەرەو پێشبردن نییە. واتە یاری تۆپی پێ بریتە لە یاری هاوسەنگ بزانی کەی هێرش ئەبەی کەی بەرگری ئەەکەی ناکرێتەوە بەس بڵێ هێرش ئەبەم. ئەگەر بیر لەوە بکەیتەوانێک کە بەس هێرش ئەبەم تۆ بەم حاڵی ئێستا دەگەی تۆ بەم حاڵەتی ئێستا دەگەی. زایر ئێمری شەوی ڕابردوو کە برایە دەرەوانێ لە یارەکەی پاریس سەن ژێرمانە ئێمریشی بڕوای وا بوو ئەنجامەکە قورستر کە ینی استیغلالی وەزعەکە بکە. ئێمە هەمومان دەزانین فابیان ڕۆیس یاریزانێکی ناوەندی هێرشبەریە بەڵام زایر ئێمری تەنانەت زایر ئێمری لە سەرەتای گێمی دووەمدا دیقەتی ئەوە بدەن زایر ئێمری چووە بەرگریکاڵی باڵی چەپ مێندێز هاتە ناوەند تاو کاتی زایر ئێمری چووە دەرەوە فابیان ڕۆیس بەشداری کرد مێندێز چووە و شوێنی خۆی و فابیان ڕۆیس هاوەکو ناوەندی هێرشبەری بەشداری کرد. پاریس دەویست ئەنجامەکە قورسترکە بۆ حساب نەکردن بۆ بایر ئەوەی لێکەوتانێ کە خۆتانزان کۆتاسات بایرن نزیکیش بوو لە یەکسانکردنەوەی ئەنجامەکە. ئێمە وا ڕاهاتوین یاخود بینەری ئێمە وا دەڵێت و وا دەبینێت ئیتر وازانێ هەر ئەم یاری یعنی ترەمە ئەمە کامەڵی تۆپی پێەیە دوو دیو هەیە بۆ قسەکردن. بینەر چێژبینین بابەتێکە بابەتی بواری هوەری و بابەتی بواری ڕاهێنان و بابەتی مامەڵەکردن بابەتێکی ترە دووشتی لێک جودان. کاتێک کە ئێمە لەم بابەیە قسەمان کرد دڵی ئەم لایەمان لێ ناڕازی بە یا بۆ نەگلەیمان لێ بکە شتەکە هەروایە چونکە ئەمە بۆ ئەنجام و بۆ خواز یاریەکە بەڵام نە ئەمە بۆ چێژی چاوی و بۆ حەزی خۆی سێری تۆپی پێیەکە فەرقیە لەگەڵەمە ئەمە ئیشەکە ئەمە ئەرچی لەسرە بەڵام ئەمیان نەخێن ئەمیان ئیش ناکە ئەمیان تەنها بینەرە بینەرەوە چسی یاریکی تۆپیەکە کاتی خۆی بەسەرە بە ئەم کات بەسەرە بە ئەم ئیشەکە وەکو پیشە بۆیە وەکو پیشە ئەرکەکە بە باشی جێبەجێ نەکراوە بەڵام وەکو بینەر و چێژبینین ئەرکەکە زۆر بە باشی جێبەجێکراوە. پێچاوانەکەی لە یاری ئەم شەوە هەیە. ئەم شەو ڕەنگە ئەم دیوان ڕازی نەبێ بەڵام لە ڕووی پیشە و لە ڕووی ئەرکەوانێ ئەرکەکە جێبەجێەکرێ چونکە کاری ڕاهێنان پیشەیە یاریزانی پیشەیە مامەڵەکردن لەگەڵ شێوازەکانی یاریکردن پیشە و ئەرکی یاریزانە ئەو موچەی پێدەدرێت لە بەرامبەر ئەرکا پێدەدرێت ئەرکێکی تاکتیکی کە تۆ جێبەجێکی منطقی نییە کەوارە لە ناوەڕاستی یاریگاوە بڕوا کەس هاوکاری ستانیسیج نەکات لە تۆمارکردنی گۆڵێک منطقی نییە کەوارە تۆپ وەرە ئەگرێ کەس متابعی ناکات بۆی تۆپەکە بە ئیسراحەتی خۆی لێیا بۆ گۆڵ هیچ یاریزانێ لە مرکزی خۆیان نییە. منطقی نییە هاریچین تۆپ دەخاتە پشتی بەرگریکارانەوانێ لە چووە لە 20 مەتر 30 مەتر نزیک دوور لە گۆڵی پاریس سەن ژێرمانە و تۆ بەخاتە پشتی ئەخیر بەرگریکارانی پاریس سەن ژێرمانەوە. ئەمانە هەمووی هەڵەوەستانی تاکتیکین هەڵە مامەڵەکردنی بەرگریکارەکانن هەڵەوەستانی یاریزانەکانن. یعنی خودی ئینریچیش
پاش کۆتاییاتنی یاریەکە ڕێگەم قسەی منی کردووە بڕۆن سەیری لە دوانەکەی ریچیکەن کە یاریەکە تەواوێ وەسفی یاریەکە زۆرەکە بەڵام ئەڵێ غەڵەتمان زۆر کرد ئەڵێ غەڵەتمان زۆر کرد غەڵەت چییە؟ غەڵەت کێشەی تۆیە غەڵەت لە پلانی تۆوە سەرچاواگرێ لە پلانی کۆمپانیەوە سەرچاواگرێ هەڵە بەم جۆرە ڕووەیە بۆ لەبەری ئیسناد نەبوو بۆ یاریزانەکانە لەبەرەوەی خوێندنەوە نەبوو بۆ یاریزانەکان یعنی کڤارا نەبێت کە بە شێوەیەکی زۆر باش هاوکاری مێندێشیە کرد یاریزانەکانی دیکە بۆ جۆرە هاوکاریان نەکرد ئۆلیسێ بۆ جۆرە هاوکاری ستانیسیچی نەکردووە دیاز بۆ جۆرە هاوکاری ئەلفۆنسۆ دەڤیز یا هاوکاری لایمەری نەکردووە بە هەمان شێوە دوێژ بەو جۆرە هاوکاری حەکیمی نەکردووە تەنها لە چەند ماوەیەکی کورتانە بێت کە چواونیڤێس هاوکاریی تەواوی حەکیمیە کرد بەڵام بۆ بینەر دوارێ و سەدوارەیەکەمەوانێ بینەر تەنها کات بەسەربردنیەوێ ئەو پەڕی کات بەسەربردن بەڵام وەکو پیشە ئەمە بابەتەکەی ئەم شەو ئارتیتا و سیمۆنی ڕوبەڕووی یەک دەبنەوە تاوان کۆمەڵی خاڵ هەیە لەسەر ئارتیتا و لەسەر سیمۆنی کە دەبێت دێمە باسی قسە زۆر لەسەر سیمۆنی کراوە بەرنامەمان زۆر لەسەر سیمۆنی کردووە و باسمان لەو ئەرکە کردووە کە ئەتلێتیکۆ مەدریدی پێ بەڕێ بردووە و باسمان بەوە کردووە کە تۆ لە چ دیوێکەوە قسە لەسەر ئەتلێتیکۆ مەدرید دەکەی ئایا بە دیوی ڕیال مەدرید و بەرشۆنە قسەی لەسەرەکەی یاخود بە دیوی ئەوەی ئەتلێتیکۆ مەدرید تیپێکە لە دوای ئەم تیپانەوە ناوێنێ هاتن بۆ ئەم قۆناغا بۆ سیمۆنی بۆ تیپەکەی ئەو پەڕی ئەنجامە و پەڕی نەتیجێ چونکە لە پاشکۆ هاتووەم تیپە باشە کاتێ لە پاشکۆ شۆ هاتووە تیپێکی بێزی وەکو کلۆبڕوجی دەرکردەوە کە ئێمە زین کلۆبڕوجە و تیپە بوو کە چیاریشی لەگەڵ بەرشلۆنەیە کرد لە قۆناغی یەکەمدا و هاتووە تۆتنامی دەرکردووە ڕاستە تۆتنام وەزی خراپ ئێستا لە پریمەر لیگا بەڵام تۆتنام لە چامپیۆنز لیگا چوارەم بوو پلەی چوارەمیە بەشێکی ڕاستەوخۆ سەرکەوت لە پێش بەرشەلۆنە و ڕیال مەدرید و مانچستەر سیتی لە پێش هەموویانەوە بوو بە کۆی و هەژدیاری کە ئەنجامی بەڵام ئەتلێتیکۆ مەدرید دەم تیپەی دەرکردووە و بە دوایە هاتووە بەرشەلۆنەی دەرکردووە ئەمانە هەمووی کۆمەڵی دەستکەوتی تایبەتن بۆ ئەتلێتیکۆ ئەم ساڵ داهاتێکی گەوریان لە چامپیۆنز لیگ دەستکەوتووە و ئەمە ئەو ڕاستیەش ناشارێتەوە کە کۆی گشتی مامەڵەکردنەکان سیمۆنی هەمیشە مامەڵێکی تەندروستی بەرامبەر بە تیپە ئینگلیزەکان کردووە بە لیڤەرپۆڵی کلۆپیشەوە بە چێڵسیشەوە کە ڕوبەڕووی بۆتانێ هەمیشە سیمۆنی ڕکابەرێکی تون بۆ ئینگلیزیەکان بۆ لەبەری ئەو شێوازە یاریکردنەی یاری پێدەکات یاریکی بێزارکەرە بۆ ئینگلیزەکان بەڵام بۆ کام ئینگلیز بۆ ئینگلیزەی کە دیوی لای هێرشبەریە بۆ ئینگلیزەی کە وەکو پاریس و بارینی ئەمشۆ حساب بۆ ڕکابەرەکەی ناگات تەنها ئەوێ هێرش بکە و گۆڵ بکە تەنها یەک ئامانجیە لە یاریەکەی وش هەر گۆڵکردن و گۆڵکردنە ئامانجی بەرگریکردن نییە ئێستا یعنی بێنە پێش چاوی خۆتی ئەنجامی و یاریە 52 ناحنیە 52 بێ بە 54 ئێوەزان لە 52 چانسی گەیشتنی پاریس سەن ژەرمان بە یاری کۆتایی گەشتە ڕێژەی لە 175 چونکە زۆر قۆسە تۆ چوار و جنە بارابی بیتوانێ و پاریس سەن ژەرمانشتی پێشی ئەندە سام ناکبێ لە هێرشەڵگەڕاوەکانە لەم کاتەدا بێت چی بکەی بێ مامەڵێکی تەندروستکەی لەوەی کە تەواو دەستبەردار یعنی تۆ لە 5 گۆڵ زیاتر چی دەوێت چیت لەمە زیاترێ تۆ 5 گۆڵت لە بایرن کردووە 5 بە 2 یعنی لەمە زیاتر چی دەوێت ئەو پەڕیە و پەڕیوەرەوە دووە با گۆڵەکرد لێ بکرێ دەستبەردار بە ئەمە باسی بواری هونەریت بۆکە مەی بە دیویەوەی کە بڵێ وەڵا ڕقی لەوەیە کە گۆڵ نە من باسی دیوی هونەریت بۆکەم با ئیشی من ئەوەیە ئیشی من دیوەوە نییە کە تۆ کاتەکە چۆن بەسەر بدو و چۆن بەسەر نەبردو دە ئێستا ئەنجامەکە بووە بە 50 بە 50 تەنانەت ئەفزەلیەتی یاریگای ئالیانزەرینە ڕەنگە لە پێشتری با بە بایرن ئەم ڕێژێ لە 120 داوەزی بۆ لەبەری تۆ مامەڵێکی تەندروستت لەگەڵ یاریەکەیانە کرد و ماوەی ڕابردووش ئەتلێتیکۆ مەدرید هەموو کاتێک کە سەرکەوتنەکانی دەستەبەر کردووە بە سەر تیپە ئینگلیزیەکان بە تایبەتی چێڵسی و لیڤەرپوڵ لەبەر عینن خۆکار بووە بەڵام ئێستا ئەم تاقیکردنەوەیان جیاوازە بۆ سیمۆنی لەگەڵ ئارتیتایە ڕکابەری دەکات کە ئارتیتا
تاوەکو ئێستا من بە باشترین ڕاهێنەری ئەم وەرزەی دانم لە چامپیۆنز لیگا لە ڕووی مامەڵەکردنەوە. بۆ چونکە لای من ئەم پێناسەیەم بۆ کردن وتومە چامپیۆنز لیگ ئەو پاڵەوانێتیە کە کام تیپ کەمترین هەڵە بکات دەتوانێت بێتە پاڵەوان. کام تیپ یعنی تۆ ناتەوێ باشترین تیپ بی، پێویستت بۆ نییە باشترین هێڵی ێرەش بردنت هەبێ، پێویستت بۆ نییە یارێ 6 گۆڵکەی، بەڵام پێویستت بۆیە باشترین هێڵی بەرگریت هەبێ، بەڵام پێویستت بۆیە کەمترین هەڵە بکەیت. کە باشترین هێڵی بەرگریت هەبوو کە کەمترین هەڵەت کرد ئۆتۆماتیشی گۆڵەکە خۆیەت، چونکە سروشتی تۆپی پێ بەم جۆرێ. ئەمی کە هەمیشە بینیمانە تیپ هەیە کۆنتترۆلی یاریەکە ئەو یاریانە کاتێک کە ناگا بە گۆڵ هەر تۆپ لە دەستێری هەر تۆپ لە دەستێری تۆپ لە دەستێری کەس نازانێت تیپی بەرامبەر چۆن گۆڵی 1-0 تۆمارەکە بۆ لەبەری مەودا دروستە بێ و تووشی مەویزبوونە بێ گۆڵی 1-0 بەس گرنگ مامەڵەکردن و بەرگریکردنتە، گرنگ ئەوەیە کە چۆن ڕوبەڕۆ بیتەوە. بۆیە ئەمە قەناعەتی منە بە بڕوای من ئارتیتا تاوەکو ئێستا ئەو مامەڵەیی کردووە کە چامپیۆنز لیگەیە کە بردننی نازناوی چامپیۆنز لیگەیە. ئەمە ناڵێم ئارتیتا نازناوی چامپیۆنز لیگە باتەوە، بەڵام بەسم لە مامەڵەکەیەتی تا ئێستا 8 یاری لە قۆناغی کۆمەڵەکان کردووە، باشە 2 یاری لە قۆناغی 16 کردووە، 2 یاری لە قۆناغی 8 کردووە، تاوەکو ئێستا تەندروستترین مامەڵە ئارتێتا کردووی و هیچ یاریێکیشی لە چامپیۆنز لیگا نەدۆڕانەوە. چونکە ئارسینال 8 یاری یەکەمی بردوێتەوە، 16 یاریە تەعادول بۆ یاریی بردوێتەوە، لە 8 یاریی بردوێتەوە یاریە تەعادول بووە. ئەنجامیی باش، ئەنجامی قۆناغی 16 کۆی گشتی 3-1 لەگەڵ لیڤەرکوزن و ئەنجامی قۆناغێشتیشی 1-0 لەگەڵ سپۆرتینگ لیشبۆنە. سریەم نەفەسە بکە. چامپیۆنز لیگ پشتی بەستووە بە کەمترین هەڵە. بۆیە ئەم شەو من بڕوام وایە لە ڕووی لایانی هونەریەوە یاریکی زۆر ئاڵۆزە بۆ دووتی، چونکە مامەڵەکردنی هەردوو تیپ حسابکردنە بۆ یەک. پێچەوانەی یاری شەوی ڕابردوو، شەوی ڕابردوو حساب نەکردن بوو بۆ یەک، ئەم شەو حسابکردنە بۆ یەک. کاتێ دووتی پێش حسابی تەواو بۆ یەک ئەکەن وردەکاریەکی بچووک یاریەکەمان بۆ یەک لاکاتەوە. یعنی بە نمونە ئێمە ناتوانین بڵین لە یعنی بۆ نمونە دوێنێ شەو 9 گۆڵ تۆمار نەکراوە، ئەتوانم 7 گۆڵی هەڵەکانی 7 گۆڵت بۆ دیاریکە. بەڵام یاری ئەم شەو ئەگەر بە نمونە 3 گۆڵیشی تیا تۆمار بکرێ بڕوا بکە لەوە چی 1 گۆڵ تا 2 گۆڵی بتوانم هەڵەت بۆ دیاری بکەم. بەڵام لە یاریەکەی دوێنێ ئەتوانم چەندین هەڵەت بۆ دیاری بکەم لە وەستانی یاریزان، لە ڕوبەڕبوونەوە، لە حساب بۆکردن، لە تەوقیتی هێرشەکە، لە جۆری مامەڵەکردن لەگەڵ هێرشەکە، لە ڕوویلانی هونەریەوە. بەڵام ئەم شەو بە پێچەوانەوانێ ئەم شەو یاریەکە زیاتر بە دیوی ئەوەیە کە هەردوو لە حسابی تاڵ بۆ یەکەکەن و هەردوو لا بە پێی پێویست هێرشەکەن و هەردوو لا بە پێی دۆخەکان مامەڵە لەگەڵ یەکترەکەن. لەباری پێکان و لەباری پێگاتەوە من پێشتریش پێم وتم لەم شێوازانەی کە هەردوو تێپ حساب بۆ یەکەکەی خوێندنەوە بۆ یاری زۆر قورسە. بەڵام تۆ ئەگەر هەردوو تیپ حساب بۆ یە بکەن لە ڕووی لایانی هێرش بەریاوانێت تۆ زۆر ئاسانە خۆ یەکلا بکەیتەوە. ئایا متمانەی زیاتر بە دیمبڵی و کڤارا و دیزری دوویەکەی یاخود متمانەی زیاتر بە هاریچین و ئۆلیسێ و لویس دیازەکەی؟ لەم کاتەیە زۆر ئاسانە. تۆ ئەفزەڵێتی یەکێکیانەی بەسەر ئەوی تریانە ئەڵێی فڵانە تیپیان لە پێشترە بۆ بردنەوە. بەس لەم یاریەیانە ئێمە خاڵەکان هەمووی هاوسەنگ دابەشە بنەوەن، هەردوو تیپ خوێندنەوە بۆ یەکەکەن. توی چی ئەەکەی؟ ئایا متمانە بە دیوی لایەنە بەرگریەکەیەکی لەوەی کە بڵی وڵا 100% لایەنە بەرگێت؟ طبعاً من یەکشت بە جیاوازیە بینم. ئەگەر لنگڵە دیاریکە من پێم وایە دەرفەتێکی زۆر باش بۆ ئەرسنال دروست دەبێت، چونکە بەجێدی لنگڵت بەوە کراوە هەموو یاری هەڵەیە 2 هەڵەت بۆ بکە، هەموو یاری. ترم شەو ئەگەر یاری کرد و گۆڵیشی تۆمار کرد دوایی لێمان نەکەن بەهارە باشترین بەرگریشی کرد. بەڵام تاوەکو ئێستا و ئامارانەی کە هێناوێتی دمبڵی مامەڵەیەکی زۆر یاخود لنگڵیت مامەڵێکی زۆر خراپ لەگەڵ هێڵی بەرگری یاکە. عنی وەرە سەریکەن لنگڵیت لەگەڵەوەی لەگەڵ بەرشۆن لە لێ ڕازی بوو، چۆ تۆتنام لی ناڕازی بوون، چۆ لە ئەستۆن ڤیلا لێ ناڕازی بوون، بەڵام سیمۆنی لە پێگاتەکەیە جێی کردوێتەوە چۆنێبێت بە پێی پێویست مەرکەزی یاریکردنیاتێ. بۆیە بۆ من ئەم شەو یاریکی زۆر ناوازەیە بینم
یاری ئەرسناڵ و ئەتلەتیکۆ مەدرید و زۆر بە تامەزرەوەی بە دیاریارەکە دانیش وەکو بینەر نا وەکو شیکەرەوەیەک وەکو کەسێک کە بمەوێت لە تۆپی پێێ بگەم وەکو کەسێک کە بمەوێت وەستانی یاریزان بزانم چۆنە لە یاریگادا وەکو کەسێکە بمەوێت بزانم چۆن مامەڵەن لەگەڵ یاریزانێکی خاوەن مەهاری وەکو ئەلڤارێز ئاکرێ خاوەن ماری وەکو ساکای ئاکرێ چۆن بزانم لەوەی کە هێرشبەرێکی سەرڕمی وەکو یوکیرێژ یا وەکو سۆرلۆس چۆن لەلایەن بەرگریکار و مڕاقەباکێ کە شێوازی گۆڵکردنیان دیاری کراوە زۆر بە تایبەتی سیرەکەم لەوەی کە بزانم ناوەندی دیکلان ڕایس و مۆیس یاخود دیکلان ڕایس و زوبمێندی چۆن مامەڵە دەکەن لە بناغی ئەو هێرشانە ئۆتۆپانی کە ئانتوان گریزمان دابەشیەکە بۆ باڵەکان و تۆپەکان وەرەگیرێ و زۆر بەباشی ئەمێ متابعەوە بکەم بزانم باڵەکانی بەرگری چۆن ماوەڵە لەگەڵ باڵە خێراکانی ئەتلەتیکۆ مەدرید داکەن زۆر ئەمێ بە تایبەتیش سێریەوە بکەم بزانم ئایا ئەتلەتیکۆ مەدرید خوێندنەوە بۆ تۆپۆستاوەکانی ئەرسناڵەکە لەوەی مەترسی لەسەر دروست نەکە یعنی کۆمەڵێ چەکم لەبەردەمایە کۆمەڵێ پێوەرم بۆ خۆم داناوە لەوەی کە بینەری یارەکەم شەو بم بووی ئەمان وەکو دیوی بینەرۆکو پێم وتن یاریی زۆر زۆر خۆش و بەچێژ و بەڵام وەکو لایەنی هوەری ئەکرێت ئەم شەو ئێمە کۆمەڵی خاڵی هوەری بۆ کۆمەڵێک جیاوازی لە لایەنی هوەریە وەربگرین لە یاریەم شەو کە دەستمان لێ بکوێت زۆر بە خێرایی دێمە لای کۆمنتەکان کاگەیمان دەستی تۆش خۆش سڵاو لە کاگە ئەحمەد وای وەڵا لەم یاریە بەرگری نەبوو زیاتر فشار هەوڵی گۆڕ بووە گەلەوەی لە بەرگریکردن کەن بستە بەتە ڕێک ئەو خاڵە بوو برا گەورەکەم ئیمپراتۆر نوێر ئەڵەیە کاک محەممەد گەورەترین هەڵی کۆمپانیەوە بوو لایمەر یەدەک بوو لە شوێنی ستانیسیچ زۆریشم پێستێر بوو جێمی دەم دەویست دانیش لایمەراتە شوێنی دەبایە بات بە شوێنی ستانیسیچ هاوڕایت تاوان منوەکو خۆم هاوڕام بەڵام بەخوا ستانیسیچ تاوانی نەبوو کاکەجیان ستانیسیچ هاوکاری نەبوو نەچیمیچ گەیشتەوە پێی نە پاڤلۆڤیچ گەیشتەوە پێی ئێخۆی بەتەنیا ڕای کردو لەگەڵ کڤارەیە وەکو گەیشتنەوە بە کڤارە گەیشتۆ بە کڤارە وەکو وەستان بۆ خۆی وەستاوە بەڵام خۆتە زانین کڤارە یاریزانێکی لاتوو ماریە لەم کاتیا بێ یاریزانێ بەدیستنادیکە بابەتەکە لێرەوەیە ئیتر لایمەر باشتر بوو باشتر بێ ئەمەیان نازانم بەڵام تۆ بتێوی 1v1 کڤارە ڕاگری غەڵەتی ناتوانانی ڕاگری لایمەریش بێ ناتوانێت ڕاگری چونکە کڤارە لایەنی هوەری زۆر زۆر بەرزە یاریزانێکی زۆر ئازبەرزە بۆیە غەڵەتەکە لە جۆری مامەڵەکردنەکەیە بوو کە ئیسنادی ستانیسیچ نەبوو ئەنی زۆربەی زۆری گۆڵەکان لەوەیە بوو کە هاوکاریکردنی هاوڕێکان نەبوو لەوەی کە بۆ ڕاگررتنی یاریزانەکانی تیپەرکابە هەر ئەو گۆڵی ئۆلیسێ کە تۆماری کرد ئەبێت تێبگەی لەم یاریە کە چەند فەراغ و بۆشایی و چەندە غەڵەت لەم یاریە ڕوویاوە گۆڵەکەی ئۆلیسێ گەورەترین بەڵگەیە لەسەر خەلەلەکانی یاریە بەڵام بۆ بابی بینەرەوە بابەتیشی تر کاتێک ئەرسناڵ کەمێک خراپ دەبێت هەموو گلەی لێ دەکات چەند ساڵیاری جوانەکە دەسە بۆ نازنەوە یاری دەکات دەڵێن یاری خراپە ئەوەی قسی وەڵایی براکەم ئەوەی کە بارسناڵەڵێ خراپ یاریەکە کەیفی خۆیەتی با بۆ خۆی بڵێ من پێم وتی تۆ وەکو میهنە کارەکەی ئەو وەکو بینەر و کات بەسەربردن کارەکە بۆ کات بەسەربردن سێری یاریەکەی بڕۆ سێری نمایشێکی یوتیوب کە کەسێ سەیتەرە بە تۆپەکە یا شتی جوانێ بۆکە چێژێکی زۆر زۆر گەورەبینی بەس وەکو ئەرێک ئەوەی ئارتیتایی کاتەواوە بە دەردی خۆت دەڵێ ئارسیناڵیشە بۆ لە هەرە تیپە چێژبەخشەکان کە سەرەتای چێژبەخشین لە تیپەکانی ئینگلتەرا لە ئارسناڵ و دەستی پێکردو ئارسناڵی ئارسن ڤینگەر بەڵام کۆتایەکان هەمووی نەبردنی نازناوە بۆ ڕەخنە و گلەی و گازندەی زۆر بوو بۆیە ئێستا ئارسیناڵ هەتاوەکو مانگێکی ژاستێکی زۆر بەرزی پێشکەش کرد یاریی زۆر جوان کرد بەڵام ئێستا ناچارە دەستبارێ بە واقعەتی ئەنجام بۆ لەبەر یاریزانەکانی ماندوو بوون وەکو پێویستنی ڕۆژێ ساکای سابێ ڕۆژێ ترۆساردی سابێ ڕۆژێ مادووشی سابێ ڕۆژێ هاڤێرجی سابێ کەرەسەکانی لایەن هێرشبەری تووشی پێکان بوون ناچارە چی بکە ناچارە خۆی لەگەڵ واقعەتی بەڕێکردنی یارەکان و ئەنجامی یارەکان دەخەمڵێنێت ئەڵێ مێندی باشتر بوو لە مێندێش بەرامبەر ئۆلیسێ بەرامبەر کارتە سوورەکان هەموو کات ئەوە مێندی باشترین مامەڵاکە تاوان کاکتوانە پرسیارێکی زۆر تایبەتی ئەڵێ من قسەیەکم کردووە کەوتومە مێندێش بەراوردم کردو بە کارلۆس و ماڵدینی تاوان بە جوان تێدگەێنم کاکەتوانەجان ئەڵێم یاری ماڵدینی و کارلۆسم بینیوە و بینیومە چۆن هێرشیان کردووە چۆن ڕوبەڕووی هێرشبەرەکان بوونەتەوە و بینیومە هێرشبەرەکانیش چۆن بەرامبەریان دەرکەوت بە نمونە با تێدگەێنم چۆن مەبەستم لەوەیە
ماڵدینی یاریزانی چووک و ڕۆناڵدۆی بەرازیلیا بۆ کە بەردەوام ناڕەحەت بۆ بەدەستی و سەرکەوتنی بەسەر ماڵدینە بەڵام ئەم سەرکەوتنی بەسەر چەندایە هێنا ڕۆبەرتۆ کارلۆس هەڵەی زۆری لە ڕووی لایانی بەرگریەوە بوو لە ڕووی لایانی هێرشبەریەوە زۆر باش بووە بەس تاوەکو شەوی ڕابردوو نۆنۆ مێندێش ئەم 2 ساڵەی کۆتایی هیچ هێرشبەرێک لە ڕووی لایانی هێرشبەریەوە سەرکەوتونە بۆ بەرامبەری بە یاماڵ و سەلاحیشەوە کە سەلاح لە لووتکەی ئاسیا ڕوبەڕووی بۆ یاماڵ لە لووتکەی ئاسیا دووجار ڕوبەڕووی بۆوانێ لە هیچیانە سەرکەوتونە بوو هەر مێندێش سەرکەوتنی بەرچاوی بەسەر هێنا بەسەر ئەو یاریزانانەیە ئەمە بابەتەکەی من بوو مەبەستم لەوە بوو من نەمبینیەوە بەرگریکاری باڵ لەلایانی هێرشبەری هێندە بەهێز بێ و لەلایانی بەرگریەکەش هێندەی بەهێز بێ لە بەرگریکاری باڵی چەپ تێگەشتی نەمەکو نۆنۆ مێندێس بەڵام شەوی ڕابردوو ئۆلیسیە سەرکەوتنی زۆر بەرچاوی بەسەر مێندێشا بەدەستێنا بابەتەکە لێرە ئەوەیە ئەینا ئەگەر بتەوێتەوە کەسێک لای من هیچ کەسێک لە ماڵدینی باشتر نابێت بابە ماڵدینی لە 4 مەرکەزی دیفاع یاری کردووە ئارپی ئەلبی سیبی لە هەموو یاری کردو بە بێ و کێشەیە بوومێ من بەراوردیەوەم نەکردووە بەراوردی لایانی هێرشبەری و لایانی بەرگریم کردووە کە لە هەردوو چاتۆ پێرفێکت بی ئێمە مارسیلۆمان هەیە لایانی هێرشبەرەکەی زۆر باش بوو لایانی بەرگریەکەی خراپ بوو مێندێش هەتا دوێنێ شەو لە ڕووی لایانی هێرشبەری و بەرگریەوە زۆر پێرفێکت بوو لەم 2 ساڵەیە بابەتەکەی من ئەلەوە سەرچاوی گرت بوو کاکە تواناگیان کاگەر سەلانەڵێ بڕوای من بە سەرکەوتنی ئەتلێتیکۆ دێ بەم دوو یاریە کاگەردی ئەزیز باشترین ئەنجام بۆ ئەرسیناڵ ئەم شەو چییە؟ تەبعاً نەدۆڕانە باشترین ئەنجام بۆ ئەرسیناڵ لە دۆڕانە و لە تواناشی دایەوە بکە کاگا کۆڵێر چەندە بارن هێڵی بەرگیت و گۆڵپارێزی لە یاری ڕیاڵ تاقی کراوەڵیان زۆرە پاریسیش بێ دۆنانەوە بە دیارکە و پاریس دوای زانی دوای گۆڵی 52 یاری تاوبە نەبەخوا پاریس دوای 52 هەوڵ یا گۆڵی 62 بکە ینی بۆ زایریمری بردە دەر ڕاگیری یارەکەی بردە دەرەوانە چوو فابیان ڕۆیسی بەشداری پێکرد کە فابیان ڕۆیس بۆ زیادکردنی لایانی هێرشبەریە چونکە ئێمە زای مواسەفات یاریکردنی فابیان ڕۆیس ڕووی لایانی هێرشبەریە ڕووی لایانی بەرگرینیە کاگونەرەڵێ چێژی تۆپی پێمان بینی ئەوی سریاری نەکرد بێ عاشقی تۆپی پێنیە تاوان بۆ بینەر بەڵێ بە تایبەتی یاریکی زۆر تایبەت بوو کاک چۆمانەڵێ پاریس یارەکەی وای لێ کرد کاک مەسوورەڵێ زەختی زۆر دەرونی لەسەر یاریزانانی ئەرسناڵە بە هەمانە و زەختەش کاک مەسوور لەسەر لە ئەتلێتیکۆ دێبرد و لا ڕاستە تاوان دوو خولەکەمەوە زۆر بە خێرایی کاک سیروانە لە 2 ساڵ ئەتلێتیکۆ بەدڵی سیمیۆنی یاریزانی بۆ دێنن لە میرکاتۆ بۆیە نەبردنی نازاوە تەشکست بۆ ئەتلێتیکۆ نەگەیشتن بەم قۆناغەواتە دەستکەوت نەوەڵا کاک سیروانجان بەعکسەوانەیە گەیشتن بەم قۆناغە خودی خۆی دەستکەوتە هەر بردنەوە و دەرکردنی بەرشۆنە لە چامپیۆنزیک بۆ ئەتلێتیکۆ دەستکەوتە چونکە ئەتلێتیکۆ هیچ یاریزانێکی سوپەری نێناوە چوە یەدەجی یانەکانی تریەناوە لای خۆی کردێتی یاریزانی باش ئەوەی ئەتلەنتاشکەیە ناوێتی لوکمان بابزانی لە کێشەیەکی زۆری ئەتلەنتاوە هاتووە و تەنانەت لەوەی کە ئەو بڕێکە تو لوکمانی پێکراوە بەهۆی کێشەکەیەوە بە پارێکی کەمتر کراوە جولیان ئەلڤارێسیش کە کراوە ڕاستەنەوە 5 ملیۆنی پێیراوە بەڵام لێدەجی مانچستەر سیتیەوە کراوەێ کەی ئەتلێتیکۆ مەدریدیش چوو یاریزانە سوپەرەکانی تیپەکانی کڕی کەی چوو یاریزانە سوپەری تیپەکانی کڕیبارینەوەانی کرێ و کاتە توانی بڵێ نازنا بووی دەستکەوتە ئەو مامەسا داوتیش زۆر جوان قسێکیواڵێ ڕاستە یاریکی خۆش بوو بەڵام یاری دوو گەڕک بوو نە دوو تیپ کاک مەحموود دەڵێ یاریکی ترسنەوە تەمان من قەت لەگەڵ یاری ترسنەوەکانیم ئەوە میهنە تۆ بۆ خۆت سیر یاری تۆپەکەی بینێری تۆپی کابرا مەعاشەکەی لەسەرەوە وەرەگرێ بۆیە پێویستە بە پێی ئەو مامەڵەکە ئەزیزەکەم باش کاتم تەواو بوو بە داوای لێبوردنەوە هاوڕێیانی ترکە کۆمنتیان کردووە بێ بمبورن لەبەرەوەی فریایز ناکەم سڵاو ڕێزم بۆ هەموو هاوڕێیانی ئەزیزێ چونکە کاتم کۆتاییات بۆیە بمبورن ئینشاڵە شەو دوای کۆتایەتن یارەکە لەگەڵ مامۆستا گۆران هەر لێرەدا پێتانەگەینەوانێ ئەو کاتە قسەی زیاتر دەکەین ئینشاڵڵا تاشۆ بەخواتان ئەسپێنی خواتەقە